سوپاسی سۆز و وەفای گەنجە کاکەیەکان و هەروەها ئەمانش کە ئەمڕۆ لێرە ئامادە بوونە وەک وەفایەک بۆ من و ئەوانە زۆر سپاسیان دەکەم زەحمەتیان کێشاوە منش هەردەم لە ڕابردووە و لە داهاتوش تا ئەرکی من خزمەتکردنیانە گەڕانەوەمیش دوای شۆڕژی چەکداری و لە دەرەی وڵات هەر بۆ خزمەتیەکردنی ئەو بەڕێزانە و شارەکەم بووە و بۆ پێکەوژیانی پێکاتەکانی ئەم شارە بووە و بەردەوامیشە بم لەسەری شاڵە ئەمان درعیان دروست کردووە بە وێنەی خۆم و خالی خۆش بوو بە ڕزمام جەلال کە ساڵەکانی هەشت لە ئێران پێکەوە گرتومانە ڕستمی من و خۆیەتی ئەوەتێکی گەنج بوومەتیایەتی سش ڕەنگە لە پێشکەکردنا بیبینیان تەسویرکەن بە ڕێستانەوەوانە من ئەوە هەواڵە نام و پێکەوە لە شاخ پێکەوە بووینە ڕۆژانێکی سەختی خەبات کە ئەم ڕۆمان بەدیهێناوە بۆ گەلەکەمان هیوادارین بەردەوامین لە خزمەتکردنی گەلەکەمان بە شێوایەکی باشتر. عادل کاکەی پێشمەرگەی دێرین و دانەبڕاو کەمەندامی سەنگەر ئێستاش ڕایشکاری مەکتەبی سیاسی